بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەوە ئەم کاتتان باش. سەی ئارمانم و هاوکار لەگەڵ هاوڕێیانم لە تەلەڤیزیۆنی پەرتەوە بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. لە بەرنامەی ئەمڕۆ لە سەرەتا وتوێژێکمانەیە لەگەڵ عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان سەبارەت بە وەزعی عێراق بە گشتی و کوردستان و ئەرکەکانی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لەم سەردەمەیە. پێشەکی ڕوخسەت بدەن بەخێراتی بکەم لە عوسمانی حاجی مارف. بەخێر بێ بۆ بەرنامەی ئەمڕۆ عوسمانی حاجی مارف. زۆر سپاس و زۆر سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. ئەکرێ سەرەتا وەزعی کوردستان، وەزعی عێراق بە گشتی لەم سەردەمەیە هەروەکو لە چەند هەفتەی ڕابردووە سەرنجی نەتەنها خەڵکی عێراق و مەنتەقە بەڵکو دنیای بەخۆی ڕاکێشاوە و ئەوەی کە بۆی مەسئلە بێدەواقع مەترسی هەیە بۆ کولی ژیانی کۆمەلگای مەدەنی لە عێراق و لە دەوروبەر. ئەکرێ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتەوە زیاتر باس بکەی کە ئەم ماجەرایە، ئەم کێشمەکێشەی کە ئێستا لە ئارادایە لە عێراقا، چ لە شمال چ لە جنوب لە بەشێک لە کوردستان، هۆی چییە؟ لە سەرەتا لە چیەوە پێچاتوە؟ بە بۆچوونی من ئاوەگۆڕێکی تازە لە ناوچەکە لەداوەتی لە عێراق و کوردستانە کە هەلوبەرجێکی سیاسی تازەی هێناوەتە پێشەوە، بە تایبەتی بەدوای داگیرکاری هێزەکانی داعش بۆ ناوچەکانی موست و ئەنبال و تکریب کە هەتا هێرشی هێزەکانی بۆ سەر خەڵکی مەدەنی و ئاوارەبوونی خەڵک کە ئەم واقعەتە و ئەمەگەر لە باری شکۆیەکەیەوە بڕواینەوەی کە سێرەگە یەک دیاردە ئەبینین هێزێکی تیرۆریستی هەمەجی هاتوۆتە ناوچەیەکە و داگیری کردو. بەڵام ئەمە زۆر شکلی مەسەلەکەیە. ناوەڕۆکی مەسەلەکە ئەسڵەکەوەیە کە هەلومەرجی سیاسی عێراق و کوردستان لە چەند ساڵی ڕابردووە بەدوای داگیرکاری دەوڵەتی ئەمریکا، بەدوای پێکهێنانی دەوڵەت لەسەر بنەمای قەومی ئیسلامی مەذهبی تائیفی و ڕێکەوتنی ئەو هێزە میلیشیانە تەوافقکەن، کێشمەکێش بکەن، هەرچی پێکهاتی ئێمە سیاسیانە بۆ دامەزرانی دەوڵەت عێراقا نەیتوانێ و ناتوانێت سەباتی سیاسی، جێگیری سیاسی، سەخامگیری سیاسی لە عێراقا دروستکە. بە هەمان دەرەجە لە کوردستانیشە، بەجا لەوەی کە مەسەن بۆ نمونەیەکی لەو ناجێگیری سیاسی لە کوردستانایە ئەحزاب هێزە ناسیۆنالیستەکانیش تا ئەم لەحزەیە نەیانتوانیوە حکوومەتێکی یەکجێ لە یەکدەست یاخود مەسەن بڵین جێگیری سیاسی لە کوردستانە پێک بێنن و لە ئاکامی ئەم کێشمەکێشی هێزە سیاسیانە، لە ئاکامی تەواجودی ئەم جۆرە لە هێزە سیاسیانە واقعەتێ لە عێراقا پێگاتووە کە بەردەوامی ناجێگیری سیاسی لە هەمان کاتە تەوازنی هێزە سیاسیەکان، هاوکێشەی سیاسی، هاوسنگی هێزە سیاسیەکان ئاڵوگۆڕی بەسەرابێت. ئەو ئاڵوگۆڕە بە تایبەتی کە لەم ئەخیرانەیە لە چەند ساڵی ڕابردووە بێتە بەرچاومان ئەوەیە کە هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان بنەماڵی بارزانیە مەسعود بارزانی کە بۆتە هێزی ئەوەڵ لە ناوچەی کوردستانە و کە استراتیژیەت و بەرژەوەندی تایبەت لە کوردستانە پیادە ئەکا کە ئەو استراتیژی پەیوەندی بە کردنی کوردستانە بە بازاڕی تورکیا و پەیوەند بە خەتی غەرب و ئەمریکاوە. لە هەمان کاتە لە ناو هێزە سیاسیەکانی تری عێراقا لە چاو ئەو هێزە سیاسیانی کە تەواجودیان بوو هەتا گەیشتە بە انتخاباتیش ئەو کاریان کردوێ مەسەڵەن بۆ نەبینین ڕێژەی دەنگانی جەمعی عەلاوی بەمانایە ناوچە سونیەکان ئەگەر لە انتخاباتە نسبەتێکی زۆرتر دەیان هێنا لە ڕێژەکەی زیاتر بێ، بەڵام پێکهێنانی حکوومەت، تەرکیبی حکوومەت نەتواندا ینی جەمعی دەوڵەتی قانون مالیکی سیاست و استراتیژی ئەوان شۆ پێشەوە، چ لە انتخاباتە چ لە پێکهێنانی دەسەڵاتی سیاسی باڵادەستی دەسەڵاتی سیاسی کە ئەویش بۆ خۆی وەکو هێزێکی سیاسی استراتیژیەت و بەرژەوەندەکانی بازاڕی عێراق بەستەوە بە خەتی ئێران و بەرژەوەندەکانی ئێران و استراتیژیەتی ئێرانەوە کە واقعەتی عێراق، واقعەتی ناوچەکە بە بۆچوونی من بوو بە کێشمەکێشی ئەم دوو هێزە سیاسی، ئەم دوو قوتبە، ئەم دوو جەمسەرە و ئەم دوو هێزە سیاسیە شانۆی سیاسی عێراق، چوارچێوەی سیاسی عێراقیان داڕشت کە بوو کە هەمیشە هەڕەشەڵەیەک جێژاوی سیاسی چونەوەگژیەکە بارگرژی کێشمەکێشەکانیان و فشارهێنان بۆ یەکتری لەلایەکەوە بەرژەوەندەکانی مالیکی دەوڵەتی قانون بۆ ئێران دامەزرانی دەوڵەتێکی مرکزی کۆنتڕۆلی کولی عێراق و بەپێی تەوازنخواکەی بەپێی هەڕەشەکانی ئەم حرەکاتانەیە کرد. لە هەمان کاتە بارزانی بەپێی بەرژەوەندی خۆی بە ناوی استقلالەتی اقتصادی بۆ بەرهێنانی نەوت، بۆ نادنەدەرەوەی نەوت، بۆ قاچاقچێتی بەنەوت، ئەم دوو هێزە سیاسیە بوو بوونە دوو قوتب
کە هەتا ئەگەر سرنج بن لە چەند ساڵی ڕابردووە ئەو تەظاهوراتانی کە لە ناوچەکانی بەناوسونە ئەوەی کە ئێستا داعش داگیری کردووە تەظاهوراتی بوو کە بازانی لە بەرامبەر دەسەڵاتی مالیکیە هەم باوەشەی نەکرد هەم پشتوانی لێکرد و ئێستاش ئەگەر سیرکەی بارزانی بەرژەوەندی خۆی لە هاتنی هێزی چووک و داعش هابینێتەوە بەرژەوەندی چەشمەکێشی خۆی لە تەقابلی لە مالیکیە بە وجودی داعش بەشکانی سوپاکەی دەوڵەتی مرکزی سوپای مالیکی هەڵوەشانی سوپاکەی دەرکردنی لەو ناوچانەی کە دەسەڵاتی بەناو سونیتیایە نفوذی سونیتیایە و داعش توانی لە شکڵات داعش توانی ئەم کارە بکات ئەمە تەوازنخوا و واقعەتەکەی گۆڕووە واقعەتی عێراق بە بۆچوونی من ئێستا ئەم ئاڵوگۆڕە بوومانایە کە لەژێر خەتەری لەژێر مەترسی شەڕێکی گەورە لە ناوچەکە شەڕی ئەم هێزە سیاسیانەیە بە کولی مەسەلەکە هەر داگیرکاری وجودی داعش نییە بەڵکو شەڕی تەواوی ئەو هێزە سیاسیانەیە کە عێراق و کوردستان ئەخەن ناو چارەنووسێکی نادیارەوە ناو کارەساتەوە ناو ئاوارەیەوە ناو کوشتانی بە کۆمەڵەوە یعنی تەواوی ئەم هێزە سیاسیانەی هێز ئەحزاب قەومیانە تائیفیانە ئیسلامیانە بەرپرسن لە هەولدانی ئەم کارەساتانە یا ئەو چاوەڕوانی لە چارەنووسێکی نادیار هەر جێرۆکێشەکە لە ناوچەکە ڕۆیە بە پرسیارەتی هێزە سیاسیانەیە ئەمە واقعەتی ئێستەی عێراق و کوردستانە کە ئەم شەڕی ناوچەیشە تەواوی ناوچەکە گەتەوە ئەتوانم ئیشارەش بۆ بم لە هەمان کاتەکە بەشێکە لە پاشەکش و فەشەلی سیاسەکانی دەوڵەتی ئەمریکا لە ناوچەکەیە بەتایبەتی مەسەڵەن هەوڵدان بۆ ئاڵوگۆڕ لە وەڵاتی سووریا و لە هەمان کاتا مەسەڵەن دەوری سعودیە دەوری تورکیا ئەنی چەشمەکێشی ئێستەی عێراق چەشمەکێشێکی جیهانیە ناوچەییە چەشمەکێش ئەم هێزە سیاسیانێت گۆڕینی تەوازنخوایە و چاوەڕوانی وەزعی کارەسات و خراپی لێکرێت ئەوەی کە ئێستا لە عێراقان لە جەریانایە لە تووری ئەم چەند هەفتەی ڕابردووە مەسەلەی گرتنەوەی مووسڵ محافزەی ئەنبانوانە هەمووی بە تێگرا یا تکریت ئەمە بە بڕوای ئێوە ئەمە سەرەتای لەواقعان لە سەناریکی ڕەشە کە لە کاتی شەڕی خەلیجەوە دەست پێ کرد یان نا بەڵکو ئەمە بۆ خۆی پەدیدەیەکی جیاوازە واقعەتەکەی خۆی ناجێگیری سیاسی درێژەی دوای حەلبی خەلیجە ئەو دوای داگیرکاری ئەمریکا بۆ عێراق ئەتوان بڵێم سلسلێ لە ئەوزاعی سیاسی و تەغییرات و ئەوزاعی جۆرادۆ ڕوویاوە مەسەڵەن حەلبی خەلیج لەگەڵ سێپتەمبەرا فەرقی هەیە سێپتەمبەر لەگەڵ ئێستاە لەگەڵ وەزی ئێستا و ئاڵوگۆڕێک ئێستا پێگاتوە فەرقی هەیە تەوازنخوا گۆڕاوە بەژەوردی هێزە سیاسیەکان گۆڕاوە پاشەکشەی ئەمریکا دەوری هەیە بەرزبوونەوەی قوتل وەکو رووسیا و سین و ئەڵمانیا ئاڕاستەی استراتیژیەتی جیهانی بەرەو شوێنێکی کە بردووە وڵاتانی سەرمایه‌داری بەرەو شوێنێکی کە بردووە یعنی ئاڵوگۆڕەکان لە تەواوی جیهان ناوچەکە بەدیەکرێت ئەوەی ئێستا هەیە ئەمە ئێستا هەیە مەسەڵەن بۆ نمونە ئەگەر مەسەڵەن پێشتر سێریکەی جهتێکی وەکو دەوڵەتی قانون مالکی حزبی داوا هێزێکی معارض و سیاسی و میلیشیایی لە ناوچەیەکا بوون بەڵام لە چەند ساڵی ڕابردووە بوو بە هێزێکی باڵادەست و دامەزانی دەسەڵاتی سیاسی باڵادەست لە ناوچەکەیە بە هەمان دەرەجە بۆ پارتیش بە هەمان شێوە پارتی کوردستان ئەگەر سەیەکێ لە چەند ڕابردووە هێزێ بووە بەجار لە پەیوەند بە استراتیژیەتی ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا مەجموعەیە ناوچەی خۆش کۆنتڕۆڵ کردووە بەڵام وەکو خاوەن دەسەڵاتی باڵادەست لە ناوچەکەیە پەیوەندی بە استراتیژیەتی تورکیا و غەرب و ئەمریکاوە سیاست و بەرژەوەندەکانی خۆی بردە پێشەوە ئەمانە ئاڵوگۆڕێکن بەڵام وجودی ئەم هێزانەش ئاڵوگۆڕ لە هێزانە و گۆڕی تەواوی هێزانە واقعەتی ئەسەی پێگەنا واقعەتێک کە ئەوە تا وهێزی مەناطقێک کە مثلا هەتا ئەوزاعی سووریا ئاڵوگۆڕێکە لە سووریا پێگاتوە بەتایبەتی ئەگەر سەرنج بن لە چەند ساڵی ڕابردووە مثلا شۆڕش لە وڵاتانی عربی لە شمالی ئەفریقا لەم ناوچانەیە بەرقەرار بوو ئەویش واقعەتێ بوو هەتا هەوڵدان بۆ بەرگرتن بەم شۆڕشە وەضعیەتی سووریا وەضعیەتی لیبیا و بۆ سەرکوت بە شۆڕش ئەمانەش هاتنە پێشەوە بۆیە بەمانایە ئەم ئاڵوگۆڕی ئێستا واقعەتێکە کە لە ئێستایە شەڕێکی ناوچەییە کە بەرژەوەندی ئێرانی تایە بەرژەوەندی سعودی تایە بەرژەوەندی تورکیا تایە کێشمەکێشی ئەم قوتبە دەوڵەتی ناوچیانن و لە هەمان کاتا بەرژەوەندەکانی ئەمریکا و کێشمەکێشی لەگەڵ وڵاتانی تری سەرمایه‌داریە ئەوی کرد بۆ ئەویش واقعەتێکە بەڵام ئەمە بەرەو چۆڕە ئایندەکەی کوێ بێت
ئاەندەکەوت کە وەک عێراق و کوردستان نادیارە نامعلومە بەجگەل لە کارەسات و مەئەسات و ئاواری بۆ خەڵک بەرهەمێکی پێی ناوێت و خەڵکی کرەکار و زەحمەتکێش زەرمەندی گەورە بن لەم چارچێوەی ئەم ئەوزاع سیاسیە. پێتان وانە بە پێ ئەم قسانەی کە ئەیکەی بەس لەسەر بەرژەوەندی ئێران تورکیا سعودیە و ئیمارات و دەوڵەتانی تر لە منتەقەیە ئەمە سەرەتای کێشمەکێشێکی گەورە بێت و شەڕێکی خوێنایی بێت لەو منتەقە تا ئێستا کە دیمانە بە هەزاران نەفەر کوژراوە بە شێوەیەکی بەو پەڕی درندانە دەواقع لەگەڵ خەڵکە ڕەفتارەکەن لە کۆنە باسیەکانەوە تا بە ناوی سونە و ئەو بەریشی داعش و هەموو ئەمانە. ئەگەر سەرت بێت لە قسەکانی پێشووتری منە جۆی لێکدانەوە کۆم هەرە مانای لێبێتەوە ئەو ئاکامگیری دەبێتەوە کە من پێشارم پێ وەزی ناوچەکە بە عێراق و کوردستانەوە بە دەوروبەرەوە کە کارکردی ئەم ئەوزاع سیاسیە بزەرمەند دەبێت بۆ ژیانی کرێکار و زەحمەتی هەر ئێستا کە ئاواری خەڵکی تکرید مووسڵ و ناوچەکانی تر هەتا و خەتەری کە لەسەر بەغا بێ هەتا سنووی ناوچەی هەرێم بە معنای کوردستانی عێراق كل ئەمانەی سەرکەوت لەژێر مەترسیا و کارکردی لە باری ژیانی خەڵک باری گرانی باری مەترسی ناجێگیری سیاسی زیاتر ئاوارەی ئەمانە هەمووی واقعیتێکن بەڵێ من لەگەڵەوەم کە ئەم بە شێوەی ڕۆشتنی ئەمە وزاعە بەجار لەوەی کە کێشمە سیاسیانە بەرەوچۆڕە توازن خوا بە قازانجی کامیانە بێ مەسەڵەن بۆ نمونە ممکنە مالکی لابن ممکنە بێت کە مالکی لابێ بەڵام دەوڵەتی قانون بمێنێ هێز بە ناوی شیعەوە بمێنێ ئێوە سەرنجی شتێکی زۆر سادە بن مەسەلە بینین کە بەجار لەوەی داعش بە 1000 لە ماوەیەکی کورت تاتوانی ناوچێ بگرێ کە ئەمە هێزی ئەو نییە بەڵکو فەراغێکی سیاسی کەوتاری و کارە بکە لە شوێنێکا کە باڵادەستی دەوڵەتی مەرکەزی لە شوێنێکا کە پشتیوانی هەیە لە شوێنی تۆ ئەتوانێت بکار بکە بەڵام لە هەمان کاتە لە تەقابوونیشە سەرنج بن مالکی یا فتوای یا تەسریحی سیستانی و تا بە ملیۆن خەڵکەچێت چەگارە ئەکرێتەوە شەڕەوە ئەگەر شتەکە ئیغراق بێ ملیۆن نەبێ دەیان هەزار کەس بەچەکەوە ئامادەی پێێتەوە جەنگەوە ینی کارە ساتەکە لەوەی کە ئەم جۆرە هێزانە بەسیجەکرێت ئەم جۆرە هێزانە کۆکێتەوە کە لەسەر بە ئەساسی بەجالەوەی کە بەرژەوەندی اقتصادی سیاسی کۆمەڵاتی هێزە سیاسیەکان و بجووتنە کۆمەڵاتەکانە بەڵامشتێکی لەسەر ئەساسی تێکگانی وەزعی کۆمەڵگە بە شەڕی تائیفی بە شەڕی مەزەوی بە شەڕی خەڵمیە بێتە ڕەوەندا و یوغۆسلاڤیا و لەو نمونانەوە ئێتە بەرچاو ئەنی لەسەر وێرانکاریێک بۆ ژیانی خەڵکدا ئەنی واقعاً ئەوە واقعەتی ئێستای ناوچەکە و عێراق و کوردستانە. هەروەک بە دروست ئشارەت پێدا هەروایە پێناسەی بەشەر لەوێ نەماوە پێناسەکان بوونەتە قەومی ئاینی نەتەوایەتی ئەم نوع شتانە کە هیچ ڕەبتی نییە بە بەرژەوەندی کرێکار و زەحمەتکێش لەو کۆمەڵگایە. ئەمەوێت سەبارەت بە ئاخرین کۆبوونەوەی پارلەمانی عێراق کە لە ڕۆژی سێشەممە وەتە 1 ژوئان بە زمانی فارسی نازانم دەکەم بە کوردی چی پێڵێن ئەم ڕۆژە کۆبوونەوەیان کرد و بێنەتیجە مایەوە بەشێکی هەستا کێشمەکێشی ئەوەی کە مەسعود بارزانی باسی لە ئیستیقلالی کوردستان کردووە کە خەنە بەرڕای گشتی لە کوردستانە ئەم کێشمەکێشی ناو پارلەمان بۆ یەکێکە هەر وەزعەکەس ناسەقامتر بکات سەقامگیر نەبێت لەو منتەقەیە ئێوە چۆن یەبینن؟ پەرلەمان بۆ خۆی دەسەڵاتێکی باوادەست لە عێراق لە کوردستانە پەرلەمان کاریکاتۆرێکە شقڵێکە کە لە پێکارتەی حکوومەتێکە لەسەر ئەساسی هێزی میلیشیای قەومی تائیفی ئیسلامی دامەزراوێ پەرلەمان گەل لە کارتۆرێک و کاریکاتۆرێک کە بەرژەوەندی هێزە سیاسیانێتیا قەرارەگرێت هیچ شتێکی پێیانی و واقعیتێک ئێستا شەڕی ئەمێزە سیاسیانە بێ واقعیتێکە بارگژی نێوان مالکی و بەرزانی بێ هێزی داعش بهاتێتە ناوە و کولی هێزە سیاسیەکان بەرژەوەندی خۆیان لەسەرڕابینەوە هەڵبەتە ئەو پەرلەمانە پوچەڵەکەی دەرەکەوێت و کورسیەکانیشی دانیشتەکانیشی بە قسەکانیشیان هەر بێت کێشمەکێشی ئەو واقع سیاسی کێسە لە کوردستان لە نێوان هێزەکانە هەیە ئەمە پەرلەمان هیچ کاتێک نەدەوری بووە نەکارکردی بووە نە مەسەلەیە بووە هەم چ لە کوردستانە چ لە عێراقا ئەنی بەمعنایە ئەمەش جۆرە کوچوکردنەوەی دەنگی خەڵکە بێعتبارکردنی دەنگی خەڵکە کوچەبوونەوەی بەحسێکە کە لەسەر دیموکراتی کردویانە ئەزمونێکە کە باشی دیموکراتیەکەن چ لە عێراق و کوردستانە ئەمانە هەمووی بێمانا و بێکارکرد و دەوری خۆی لە واقعیت ئێستەی عێراق و کوردستانە پیشاندا.
بابچ لەسەر باردۆخی کوردستان هەروەک بیسین ظاهرن جیاوازیەکە ئێستا ئەو شەڕ و پێکدادان و قەتڵعامەی کە لە مەناتقی کە ڕوویداوە ظاهرن لە کوردستانە خەبەرێک نییە یا نا بەشێک لە کەرکووک کە هێزەکانی یەکێتی نیشتیمانی چوون بۆ ئەوێ خەریکی شەڕێن زۆرتر لەوێ معنای پیا کردووە. ئێوە وەزی کوردستان چۆنە بینن؟ جا دێمەسەر پرسیاری تری لەسەر مەسەلەی ئیستیقلالی کوردستان کە ئێستا مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان باسی لێکات. وەزی کوردستان وەکو لە پێشەکانی پێشووشتە هەست کەم کاریگەر نییە لەسەر ئەم مۆزوع. ئەویش بەشێکە لەم واقعەتەی کە ئێستا لە عێراق و ناوچەکە ڕوویاوە و هەتا ئەگەر ببینن کوردستان بەمانە باڵادەستی پارتیە، باڵادەستی بارزانیە لە قسەکانی پێشووتمە کە ئیشارە پێ ئەو بەرژەوەندی و سیاست و ستراتێژی ئەو لە کوردستانە باڵا دەسەوە دەرەبینێ. بەڵام لە هەمان کاتە یەکێتی نیشتیمانیش وەکو هێزێکی دووەم ئەویش ناوچەی نفوذ و دەسەڵاتی میلیشیایی خۆی هەیە و تەواجودی هەیە لە ناوچەیەکە لە کوردستانە کە هەتا بەرژەوەندی ئەو لەگەڵ مەسەڵەن بارزانە کە واقع جیایی هەیە. بەڵام لە هەمان کاتە لەگەڵ ئاڵوگۆڕە تازە لەگەڵ ئەوزاع سیاسیە کولی یەکێ لەم هێزە سیاسیانە بە دوای دەستکەوت و بەرژەوەندی و فرسەتن بۆ کۆکردنەوەی هێزەکەیان، بۆ دەستکەوتی زیاتر بۆ هێزەکەیان، بۆ دەستکەوتی زیاتر بۆ نفوذی سیاسی ناوچەکەیان. یعنی وە کوردستان بە دوور نابێت لەم شەڕە و بەشێک لەم شەڕە دەوری پارتی دیموکراتی کوردستانە، مۆقعەتی پارتی کوردستانە کە ستراتێژی پاراستنی سەرمایە لە کوردستانە بۆ بەرهێنانی سەرمایە بە قاچاقبردنی نەوتە بە نادەدەرەوەی نەوتە هەروەک کە وتم هەوڵدان بۆ ئیستیقلالی اقتصادی ئەمە سیاست و ستراتێژی و دەوری مەسعود بارزانی و پارتی دیموکراتی کوردستانە و ئەمە بەشێکە لەو بارگژی و بەشێکە لە سەبەبی هۆی ئەو بارگژی و شەڕی کە ممکنە لە ناوچەکە و عێراق ڕووبا. شرایطێک یا بارودۆخی لە کوردستانە ڕوویداوە کە ئێستا نەوەی لە دەست پێشبڕکەی یەکێتی نیشتیمانی نیشانەیەات کە بۆ بەشداری لە شەڕ لەگەڵ داعش و کۆنباسیەکان لە لای هەولێروایی هەوێ فەزایەکی کردووە ئیجاد کردووە کە ئەنەما ئەوە شەڕکە لەگەڵ داعش و بنەوەیەک پارتی مساومەکە لەگەڵ چەنە ئەمە حەقیقەتی یا چۆن یەبینیەوە؟ واقعەتێک هەیە کە بتم ستراتێژی پێچێتی بۆ خۆی بەرژەوەندی شتی جای هەیە، بەڵام ئەو کۆنتڕۆڵی کە بارزانی هەیەی ئەو باڵەدەستی بارزانی هەیەی هەتا لە ئیتفاقی ستراتێژی بینی شتی پارتیا ئەگەر سێرکەن پارتی توانی باڵەدەستی خۆی بەسەر زیاتر کە یعنی بڵێن ئەتوانێت بە ستراتێژی اتفاقی ستراتێژی بینی شتی پارتی بەرەندە بوو، پارتی بردێەوە لەو اتفاقیە بە قازانج و بەژوندەکانی پارتی شکایەوە و هەتا هێزەکانی تیژ بە گۆڕان کە پێش خۆچێبوون چوونەتە دەوروبەری هەمان ستراتێژی پارتی و ئێستا بە بۆچوونی من یەکێتی نیشتیمانی زۆرتر وەکو چاودێرێک وەکو مراقبێک چاوەڕوانی هەتا لە ئاسی چاوەڕوانە بزانە ئەوزاع بەرەوشێڕا بەڵام بەپێی مۆقعەتێک کە هەیەی بەپێی مۆقعەت و بەرژەوەندیەک هەیەی کە جوغرافیاکەی بەرژەوەندیەکانی زیاتر لە ئێرانەوە نزیکە و زیاتر کاتی لە پێشتیشە زۆرتر مەسەڵەن تەوافقی لەگەڵ دەوڵەتی مەرکەزی لە باری ئیتفاقی سیاسی زیاتر بوو بۆ پاراستی بەرژەوەندیەکانی لەم خەتە بوو. بەڵام لە وەرگەڕانی ئەم ئاڵوگۆڕەکە لە مۆزعە ڕووبا و کێشمەکێش و شەڕێکە ممکنە ڕووبا بۆچوونی من یەکێتی بیناوبینی ماوەتەوە لەلایەک ناتوانێت نەفی سیاسەتەکانی پارتیەکە لەلایەکی ناتوانێت قبولی هاتی داعاتکراون بۆ ناوچەکانی دەسەڵاتی خۆی تەیە. ئەمە تەناقوزێکە واقعەتێکی ناکۆش کە دەرگیری یەکێتی بووە. بەڵام لە هەمان کاتە بە بۆچوونی من ئەکرێتە واقعەتەوە کە پرۆسەی ئەم عەمەلیە سیاسیە، پرۆسەی ئەم تەوەجوهە سیاسی و ئاراستەی کە ستراتێژی کە پارتی کوردستان بکرێتی هەتا باسکرد لە ئیستیقلالی کوردستان بۆ ڕەفراندۆم بەرەوچۆڕا ئەوە تەناقوزێکە کە یەکێتی لە وەزعی سیاسی ئێستاە دەرجێتی. بەڵام لەو ناوچانەی کە مەسەڵەن بۆ نمونە سوپای تیان نامێنێ یاخود سوپای عێراق کەرەسەیەکی چەکی زۆر بەجێهێڵێ یەکێتی لەوانە مەسەڵەن فرسەتی لێ ناو ئێکاتە ئیسفادەوە خۆی یا مەسەڵەن لە تەبلیغ بۆ شەڕی هێزەکەی بۆ بەسیجکردنی هێزەکەی مەسەڵەن ئیعلانی شەڕی داعش. بەڵام شەڕی داعش ناوچەیەکی محدودی سنوورەکانە بۆ جەلەولا وەمە تا چەند ئیسرارەکان لەسەر مەسەلەیە
پەیوەندی بۆ چێشمە کێشە ئەفڵی هەیە کە لە نێوان مالیکی و پارتیا بەکوێ ئاشێتەوە بە تەخیلێکیدا بە قازانجی کار ئایا خەتی ئێران مالیکی ئەتوانێت کۆنتڕۆلی مەتەقام بکات یاخو خەتی تورکیا سعودیە بازانێت توانێت کۆنتڕۆلی وەزعەکە بکات و کامیان لەم نێوان هێزە سیاسیانەیە قەدەمێک چۆ پێشەوە زیاتر چۆ پێشەوە یەکێتیش لەو بینە هەڵبەتە بەرژۆندەکانی خۆی بینێتەوە. دووسێ پرسیارم هەیە بە پێی مەجال ئەگەرەکرێ کورتتر جواب بدەرەوە بۆی کە کاتی بەرنامەکەمان زۆر نییە سەبارەت بە هاوکاری ئێوە و حیزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق سەبارەت بەو بازۆخی کەسا پێکاتوە لە مەنتەقەیە ئەکرێ بۆ بینەران بڵێ کە چه ئەجندایەکتان لە دەستوراتدا هەیە بۆ ئەوەی کە بتوانن ئەو کۆمەلگا مەدەنی ئەوەی ئەو بەشێک کە خۆی ئەم پێناسە بە ڕسمی ناناسێ نە سونەیە نە شیعەیە نە وەکو ڕەگەز عەرەبیە بۆ خۆی تعریف کردووە وەکو ئینسان وەکو مرۆڤ لەو کۆمەلگایە دژ بە هەموو ئەم نوعە پێکاتە دژە کۆمەڵایەتی و دژە ئینسانیانەیە چه پلانێکتان هەیە چه ئەجندایەکتان دەستورایە وەکو دوو حیزب یان نا ئەگەر ئێوە هەر بەتەنیا شتێکان دەستورایە پێشە ئەوێک لە جێگداروی مشترک لەگەڵ هەموو کەسانێکی ئازادی خواست کۆمۆنیست و هەموو کەسێک کە پێشڕەوی بکات لەم کۆمەلگا ئەوەی کێمە لە قسەکانی منە ئیشارەمان پێکرد باس لەوە بکەین کە ئەمە شەڕێکی گەورە بەڕێگەوەیە شەڕەکە هەیە و ئەم شەڕە قابلە گەورەتر و خەتەرناکتر بێ پێش هەموو شتێ ئەبێ خەتی سیاسی هەمومان یەکگرتووی هەمومان لەسەر بێت کە هەوڵ بین ڕایگەینین کە نابێ ئەم شەڕە ببێ نابێ ئەم شەڕە ڕووبات ئەم شەڕە شەڕی کرێکار و زەحمەتکێش نییە شەڕی خەڵکی مەینەت نییە شەڕی خەڵکی کوردستان و خەڵکی ناوچەی جنوب و بەغا نییە شەڕی خەڵکی مەدەنی نییە ئەمە شەڕی ئەم هێزە سیاسیانەیە ئەم خەڵک ئەبێ بە دوور لەم شەڕە خۆی ڕاگرێت لە خۆی لەم شەڕە پارێدێ و نابێت بێتە سوتەمەنی ئەم شەڕە نابێ بێتە قوربانی ئەم شەڕە نابێت دوای فریوی سیاسەتەکانی ئەوان بەناوی مەسەبەوە بەناوی قەومەوە بەناوی هەر شتێکەوە بۆی کە مثلا بۆ پاراستنی سوورە بۆ پاراستنی وەتەنە بۆ ئینقاذی وەتەنیە بۆ پاراستنی شیعە بۆ مقدساتی ئیسلامە یا مثلا بۆ مەسەلەکە لەسەر کە ڕوو لەسەر سونە هەیە ئەبێت بۆ معنای شەراکەکار یا دەسەڵاتکایان ناوچێ بێ بەدەستێەوە کولی ئەمانە پەیوەندی بە ژیانی کرێکار و زەحمەتکێش و خۆشگوزەرانی و ئاسوودەیی و ئارامی و ئەمنیەتی خەڵکەوە نییە پێش هەموو شتێک کەواتە بە هەمومان بێ دەمڵین ئەمە شەڕی ئێمە نییە ئەم شەڕ نەکرێت ئەمە لایەنێکی لایەنی سیاسیەکەی کە بێ ئەم دروشمە هەموو لایەکمان ببوورە قسەکەت پێ بڕم ئەم شەڕە بەعزەن یەخەی بە خەڵەگرتووە ئەوە تا هاتۆتە هێرشی کردووە جا بە پێی هەر تەبانیە بوو بێ یاخود هەر ڕێکەوتنێکی زمینی بوو بێ یا نا هەتا هیچ کەم لەمانە لە ئارادەنەوە بێت داعش و باسیە کۆنە باسیەکان هەموو هێرشیان کردوە خەریکی کوشتار و شەڕ و پێکاردانن ئەمە بەشێکی بەری پێگرتووە ئەگەر لەو حاڵەتەیە بێت چی؟ سەرواکە من پێشم هەموو وەختێ شەڕ بەر بە خەڵکێ هەموو وەختێ شەڕ ئێتە ناو ماوەژیانی خەڵکەوە هەموو 6 ساڵ شەڕی ئێران و عێراق بوو ژیانی خەڵکی عێراق و ئێرانی تێدا شەڕی کوێت بوو بە هەمان دەرەجە شەڕی خلیج بوو بە هەمان دەرەجە هەموو شەڕانە هەموو یەخە بە خەڵکێ بەڵام پێش هەموو شتێوەیە کە بەڵام لەزمی ئەو شەڕانەیە فریوی تایە خەڵکەکان بە سوودەمەنی خەڵک باکەن مثلا ئایدۆلۆجیا و ئەفکار و هێژمۆنی فکری قەومی تائیفی ئیسلامی بڵاوکەنەوە و مثلا بۆ نمونەشەیە کە یەکێکی وەکو سیستانی تەسبیح هەیە بە ملیۆن کەس ئامادەیە پێ شەڕ لەگەڵ سونە بکات و ئێستا ئەم ئەحزابانە لێرە بە ناوی کوردستان و بە ناوی استقلالی کوردستان و زمانێکە جابوونەوەی کوردستان خواستی خەڵک بوو خواستی خەڵک بێ ئێستا پارتی خەریک ئەکاتە خواستی پارتی و خەڵک بە ناوی سەربەخۆی کوردستان و ئەکاتە سوتەمەنی و ئەکاتە قوربانی وە کوشتەیە لەوەیە کە ئەمە شەڕی ئەم شەڕە ئەبێنەرێ شەڕە شەڕی ئێمە نییە ئێمە نابێت بینە فینا ئەم شەڕەوە بەڵام لە هەمان کاتە مقاومە پێویستە چەگەڵکردن پێویستە خواڕێخستن پێویستە ڕاهبەریکردن پێویستە خۆپاراستن و پێویستە ئەگەم لە شوێنێکشا نتوانرا شەڕکەی ئاوارەی دروست بوو کۆمەکردن بۆ ئاوارانە پێویستە ڕێخستنی ژیانی ئاوارەکان پێویستە ڕێکخراوی مەدەنی پێویستەوەی کە چۆن هەتا سەرنجدەن لە کوردستانە سەرنجستان بۆ شتێ ڕاکێشم هەتا لە کوردستانە حیزب کوردیانەیە فەزایەکە هەیە خەریکە لە میوان ئاوارەکانیش تەفرقە دروست دەکات فەرق لە بینی ئاوارەی کورد و ئاوارەی عارەب ئاوارەی سونە و ئاوارەی شیعە
ئەمە ئەوێ هەتا ئێمە بۆ پاراستی خەڵک ئینسانەکان مهمە ئەوەی کە هەرکەس ئاوارە ئەبێ لێ خەوبێ لە کارەساتی ئێوە دوکرێتەوە بۆ ئێمە هەموو ئینسانە هەموو فەرقی نییە بۆ هەمووی لێ حمایەت بێن هەمووی لێ ژیانیان تەمین پێ هەمووی لێ ئاسوودەیان بۆ دابین پێ یعنی لەچەند مەرحەلەی بێتێکەوەی کە ئەبێ ئەم شەڕە لە مقابلە بۆ شەڕی ئێمە نییە بەشێکی خۆ ئامادەکردن بۆ شەڕەکە هەیە شەڕێکە هەیە بێمە هێزی خۆمان لەبێ خۆمان ڕێکخراوەکەین حزبی ئێمە حزبی عێراق و دۆستانمان چەپ بێ ئازادی خوارد بێ ڕێخستنی خەڵک بێ مقاومەت بێ بەڵام ئەمە لە بەرامبەر هەر هەموو ئەو هێزانەیە ئەمە نەبی لە بەشێک لەو جەمەی کە مالیکی و بەرزانەیەکە داعش و مالیکیەکە داعش و ئێشێتیەکە فڵان تائیفە و فڵان تائیفەیەکە وەکو ئەحزابی سیاسی شەڕی ئێمە شەڕ بۆ گەڕانەوەی ئەمنیەت بۆ ژیانی خەڵک شەڕ بۆ خۆشگوزەرانی شەڕ بۆ ئاسوودی شەڕ بۆی کە دەسەڵاتی خەڵک بەرقەرار بێت شەڕ بۆی کە شورا دروست بێت شوراکانی خەڵک دروست بێت ئەم هێزە میلیشیانە کۆتایی پێ بێت ئەمە شەڕی ئێمە لەگەڵ هەموویانە ئەمە واقعیەتە و حزبی کۆمیسیکەکانی لە هەر شوێنێکەیە لە هەر جێگایەکەیە خۆی بۆ جەنێکی جەماوەری لەگەڵ هەموویانە ئامادەکە ئەمە واقعیەتی وە ئێستاش لە هەمان کاتەوەکو تاکید دەکەمەوە لە شوێنێکشا کە وەکو موسڵ کە ئاواری تیاڕیاوە خەڵک شوێنی ژیانیان بەدێشتووە لە پارێزراون هەڵبەتە واقعیەتی هەڵبەرجی ئێستای عێراق و کوردستان بە زۆرێکشە کە لە کوردی شوێنێکە واجب و وەزیفەی وەزایفی تایبەت دەخوازێت لە جۆرێک لە شارەکانی جۆرێک کەوێت لە بەغاڵە جۆرێک کەوێت لەو ناوچانی کە بەزێت داعشا جۆرێک کەوێت لە کەرکووک جۆرێکی ترە لە سلێمانی هەوری جۆرێکی ترە لە هەر شوێنێک بێمە بەرنامە و ئەجندا و نەخشەی عەمەلی تایبەت لە حمایەتی خەڵک لە ئامادەی خەڵک لە ڕێکخستنی خەڵک بگرینەبە. عوسمانی حاجی مارف وەکو پرسیاری ئاخر بانگەوازی ئێوە چییە بۆ کەسانەی کە لە ئێران و عێراق لە کوردستان و لە دەرەوەی وڵات دەنگی ئێوە بیسن کە بتوانیت وەکو حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بەرەنگاری ئەم وەزعە نائینسانیە بنەوە بەچی پێویستانەوە بانگەوازان بۆ ئەو کەسانەی کە دڵیان بۆ ڕزگاری خەڵکی کوردستان بۆ وەزعی مەوجود لێدا کە لەم نەهامەتی بێنە دەرەوە چ لە کوردستان و چ لە باقی بەشەکانی تری عێراق و یا حتا سرایت نەکا بەرەوە ئێران چ بۆوانەی لە دەرەوەن و لە ناوەوەی عێراق و کوردستانن چییە و چ داواکاریەکان هەیە لەیان و حزبی ئێوە چ بانگەوازی چییە بۆیان؟ پشتیوانی لە هەموو لایەنێک پێویستە هەم بۆ حزبی ئێمە هەم بۆ خەڵکی عێراق و کوردستان پشتیوانیکردن لە زۆر لایەنەوە لەباری سیاسیەوە بێ لەباری کۆمەکەوە بێ لەباری فشارهێنان بێت لە دەرەوەی وڵات فشارهێنان بێت لە هەموو شوێنێکەوە لەسەر مەسەلەی وەستانی ئەم شەڕە لەسەر کۆمەکردن بە ئاوارەکان لەسەر کۆمەکردن بە هێزی خەڵک لەسەر کۆمەکردن بۆ باری سیاسی بۆ ئەوەی کە لە هەموو شوێنە فشار بێنین بۆ دەسەڵاتی پارتی بۆ دەسەڵاتی شێتی بۆ دەسەڵاتی مالیکی بۆ هەموو هێزە سیاسیانی کە هەن لە ناوداش فشار لەسەر ئەمریکا فشار لەسەر ئێران فشار لەسەر تورکیا و سعودیە کە ئەم ئەژهالیان کەین ناڕەحەتیان کەین بەریان پێبگرین و کە تەرەفی ئەسڵی نەفرەیە زەختێن سەیان کە نابێ ئەم شەڕە بکەن وایە لەنی پشتیوانیەکی جیهانی پشتیوانی کرێکاران کرێکاران یان پشتیوانی ئەحزابی سیاسی پشتیوانی ئەحزابی کۆمونیستی کرێکاری لە هەموو شوێنێکی دنیا بۆی کە هەوڵ بین چیمان پێ ئەکرێت هەر شتێک ئەکرێت چۆن ئەتوانێت کۆمەکە بۆی کە خەڵکی عێراق لەم مەحنەت و لەم کارەساتە ڕزگاری بێت. ئەم شەڕە ئەگەر هاتە ئاراوە حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و عێراق چەند ئامادەگی هەیە بۆ ئەوەی کە چەکدار بێ و هێزی چەکداری ببێ بۆ بەرگری لە مەدەنیەتی کۆمەلگاوە بەگشتی لە کۆمەلگایەوە چ بانگەوازێکتان هەیە بۆ کەسانێک کە توانیان هەیە لەم بوارەیە یارمەتیەوە بدەن؟ ناو بزنەوەی کۆمەڵاتیەکانی مەدەنیەتە ئینساندۆسیە کۆمەڵی کرێکاریە کۆمەنیستەکان لە هەر شوێنێکن حزبی ئێمە حزبی عێراق خەڵکی کوردستان و عێراق پێویستی بۆیە کە خەڵکی بەتەجروبە خەڵکی بەتوانە خەڵکی لێهاتوو لەباری عەسکەری لەباری سازماندەهی لەباری ڕێخستن لەباری فریاکەوتن لە هەموو بارێکەوە کە بتوانن لەژێر سایەی سیاسەت و
نەخشە عملی حزبی کۆمونیستەکانی عێراق و کوردستانە بێنە پێشەوە و دەوری خۆیان گێڕن و ئەمڕۆ فعلا خەڵکی عێراق خەڵکی کوردستان کۆمونیزمی کرێکاری خەڵکی ئازادی خواست خەڵکی زەحمەتکرد پێویستی بە هەموو کەسێکە کە پشتیوانی لێ بکا و پێشوازی بکا و پێشڕێوی بکا. هیوای سەرکەوتوودان بۆ خوازم وە سپاس دەکەم لەوەی کە بەجارێت کرد لەم چاوپێکەوتنەیە. زۆر سپاس بۆ ئێوە مامنون دەبم.